سڵاو و کاتە و باش بۆ ئەو کەسانەی کە ئاگان لە ئەخباری پەیوەندیدار بە فینلاندەوە نییە، زۆرتر بۆ ئەو کەسانە باز دەکەم. بارودۆخی کۆرۆنای لێرە جددیتر بووە، خەڵک زۆرتر گرتوویەتی، بەڵام شتەکە ئەوا جێی نیگەرانی نییە کە باسی دەکرێ و لێی بترسێ و نەتوانی هیچ شتێک نەکەی، ژیانت زۆر تووشی قەلەق و نیگەرانی و دڵ ڕاوچێ بێ، وەلی دەبێ ئەو ڕێنوێنانە تۆزێک جددی بگیرێ. سەرۆک کۆمار کوتی بەدڵ دەگەڵ یەک بن، بەڵام بەجەستە لێک دوور بن، فاسلەی لێک بگرن. هەموو لایەنەکانی حکوومەتی باز لەوەی دەکەن، دەڵێن ئەو ماوەی هەوڵ بدەن سەفەر نەکەن، نەک بۆ شارەکانی دیکەی فنلاندیش، هەم بۆ شارەکانی دیکەی فنلاند، هەم بۆ دەرەوەی وڵات. جاری بۆ دەرەوەی وڵات بە ئاگاداری حکوومەت بێ، بە لایەنەکانی حکوومەتی بڵێن، بە تایبەتی وەزارەتی دەرەوە بڵێ کە دەچمە چها وڵاتی، ئەو وڵاتە چەندە مەترسی هەیە. دوایگە لە سەفەرێ هاتیەوە دەبێ ئەگەر منداڵی مەدرسەت هەیە بە مەدرسەی بڵێ، ئەگەر لە شوێنێکی کارە دەکەی بە شوێنی کارەکەشت بڵێ، ئەگەر دەرسێ دەخوێن لە شوێنێک بێژ بڵێ. ئەوانن بڕیار دەدەن کە ئایا تا 2 هەفتان بگەڕێەوە سەر کارەکەت یان مەدرسەکەت، یان لە ماڵێ خۆت قەرەنتینەکەی. بۆیە ئەوانە هەموو هەن. سەرۆک کۆمار کوتی پێویستە سەفەرەکان وەڕابگرن، مەگەر سەفەرێکی زۆر گرینگە کە پەیوەندی بە کارەکەتانوە هەیە، ئەگە دەتوان بە تەلەیفۆن و بە شتێکی دی حەلیکەن. سەفەر بۆ نێو خۆی وڵات بۆ شارەکان دیژ ڕابگیرێت، چون هەندێک شار مەترسی زۆرترە. تەنانەت پێشنیار دەکرێت لەلایەنی تەندروستیەوە، بەشی پزیشکیەوانەوە دەڵێ یەکتر مەبینن، دیدار و ملاقاتەکانتان لە قاوەخانە و لەو شوێنانە کە دەتەوێت هاوڕێیەکی ببینی. مەبەستیان زۆرترە و سەردانی کوردەواری کە ئێمەش سەردانی یەک دەکەین، ئاخری هەفتەی دەچین سەر یەکتر دەدەین، ئەوانەش ڕابگرن باشترە. ئەو بەو مانایی نییە کە هیچ پەیوەندی نەمێنێ، بەڵام دەڵم ماوەیەکی و پەیوەندیانە ڕابگرن بۆی کەگە یەکێک گرتبی بە زۆرتر نەبێ، بڵاو نەبێتەوە. دەنا قەزیەکەوە نییە کە بڵێ هەموو ژیان ڕابوەستێ. نەخۆشیەکە ئەو ڤایرۆسە ئەوەندە مەترسیدار نییە کە گەورە دەکرێتەوە، بەڵام لە ترسیەوەی کە ڕووداوی خراپی لێ نەکەوێتەوە لایانی پەیوەندیدار دەڵێن ئێمە گەورەی دەکەینەوە. دەنا بە ئەنفلوانزای جۆری دیکەش ساڵانە زۆرتر لەوەی مردووە کە بەو کۆڕۆنایی مردووە، و هەموو ساڵە لە فنلاندیش بە ئەنفلوانزای جۆری دیکە خەڵک دەمرێ، بەڵام ئەوانە چون نازانن، ئەزممویان نییە، تەجروبیان نییە کە چەند دەمرێ بەوەی چەندە خەتەرناکە. بۆیە زۆرتر ئەو ڕێوشێنی ئەمنیەتی دەگرنە بەرچاو. زۆرتر ئەو نەخۆشیە، ئەو ڤایرۆسە بۆ کەسانی سەرەوەی 70 ساڵ جێگای مەترسیە، یان دەڵە 5 بەرابەر 5 قات بۆوان جێگای مەترسیە هەتا کەسێکی تەمەنی خوارەوەی 70 ساڵ بێ. و ئەو کەسانەی کە نەخۆشیێکیشان هەیە کە بەدەنیان زوو تووشی عفونەت و چڵک و ئیلتیهابشت دەبێ، بۆ ئەوانە بەخۆشی و بۆ منداڵان خەتەری کەمترە. جارێ نەگەیشتە و خۆناغی کە دەڵێن مەدرسەکان تەحتیلکەن، دەڵێن چون زەربەی زۆر وان بەشی خوێندن دەکەوێ. بۆیە بەڵام بەهەرحاڵ کۆبوونەوەی سەرۆک کۆمار کوتی ئەمن پێشنیار دەکەین نەک کۆبوونەوەی 500 کەسی، بەڵکو 2 نەفەریش ئەگە هەتا بۆیان دەکرێت لێک نزیک نەبنەوە، هەتا بۆیان دەکرێت چ بگا بەوەی کە 500 کەس بێ، چون شتەکە با پێشی بگرین. و هەتا 2 مانگی دیش، هەتا ئاخری مانگی 5، ینی سەرەتای مانگی 6 کە دەبێتە سەرەتای هاوین لە فنلاند، دەبێ ئەو ڕێوشێنە ئەمنیەتیانە لە بەرچاو بگیرێ، بە تایبەتی ئەو کەسانێکە بە تەمای سەفەرن بۆ وڵاتانی دیکە دەبێوان لە بەرچاو بگرن. ئەو ڕێوشێنی ئەمنیەتین شتەکە ئەوە خەتەر نییە، بەڵام پێویستە لە بەرچاوی بگرین. دەنا ئەوان نییە کە شوێ خەومان لێ نەکەی و پێویست نەوێرین بچینە بازاری. و تەنانە شتێکی پێم خۆش بڵام، ئەگەر لە هەندێک مارکێتان خواردن و شت خلاص بووە، ئەوە ئیوەیە کە فینلاندەکان زۆر نیگەرانن، بەڵام ئەو فرۆشگا گەورەکان ڕایانگەاند کە خواردن خلاص نەبووە لە حەمبارەکاندا بە ئەندازەی پێویست، بەڕادەی پێویست هەیە، بۆی خەڵک نیگەران مەبن. بەسەر ئەو بەشەی کە لە فرۆشگای دانراوە لە بەرچاوی خەڵکی لەسەر قەفەزەکان ئەوە خلاص بووە، بەڵام لە حەمبارەکاندا زۆر هەیە، بۆیە نیگەران مەبن بۆ لەبەر کڕینی ئەوانە.
هەموو شتێک بە ڕادەی پێویست هەیە و بەخۆشیەوە لە فنلاند زۆر بە جوانی چارەسەر دەکرێت و نەخۆشیە هەتا ئێستاش کەس نەمردووە و زۆربەی نەخۆشەکانیش بارودۆخێکی زۆر باشدان و هەر لە ماڵە لەژێر چاودێریدان بۆی کە خەڵک لیان نەگرێتەوە دەنا هیچیان پێویستیان بە چارەسەری پزیشکی نەبووە. زۆر سپاس و بۆ کاتێکی خۆش.